دووەجار ئیسرائیل وەشاندی و جەرگی ئێرانی بڕی. شەوی ڕابردوو لە تاران چی ڕوویدا؟ شەوی ڕابردوو یەک لە شەوە هەستیار و پڕمەترسیەکان بوو بۆ حکوومەتی مەلاکان. کۆماری ئیسلامی یاخودە و ڕژێمەی کە تەنها بە دوعا و ڕاگەاندنەکانیەوە دەتوانێت ڕوبەڕووی دوژمنە 40 ساڵیەکەی ببێتەوە. شەوی ڕابردوو لەژێر ڕەحمی ساروخی 142 فڕۆکەی جەنگی پێشکەوتووی ئیسرائیلدا بوو. دەیان بنکە و بارەگە و دامەزراوەی هەستیاری خاپوور کران. دوایین خاڵیشی وێرانکردنی سیستەمی بەرگریەکەی بوو کە 12 فڕۆکە لە کەمتر لە 10 خولەکدا تەخت و تاراژی سیستەمەکەی وێران کرد. بەبێ ئاگادارکردنەوەی پێشتر و لە قوڵایی خەوی ئەو فەرماندە سەربازی و هەواڵگریانەی ماوەی مانگێکە لە ترسی هێرشە چاوەڕوانکراوەکاندا خەویان لێنە دەکەوت، 142 فڕۆکە لە ئۆپەراسیۆنێکی تایبەتدا گەیشتنە قوڵایی ئاسمانی ئێران، تاران، کرمان، خوزستان و دەیان بنکەی هەستیار و نهێنیان خاپوور کرد و بەبێ هیچ زیانێک گەڕانەوە خاکی وڵاتەکەیان. نووسینگەی سەرۆکوەزیرانی ئیسرائیلیش کوتی لە ماوەیەکی کورتدا فڕۆکەکانمان لە قوڵایی ڕژێمدا ئەو ئامانجیان بە وردی پێکاوە کە پێشتر لە ڕێگەی هەواڵگریەوە دەستنیشان کراون و پلانیان بۆ دانراوە. سوپای ئیسرائیل دەڵێت زیانەکانی ئەجگار گەورە و کاریگەر بوون و سوپای ڕژێمەکە بەو بۆمبە هەستیارانەی فلیچ کراوە و ئەستەمەیدی بتوانێت وەکو پێشتر بای باڵی خۆی بدات. خەڵکی شارەکانی تاران و تەبرێز و پارێزگاکانی کرمان و خوزستان لە شیرینی خەودا بەدەنگی ساروخ و بۆمبی ئیسرائیلیەکان خەبەریان بۆوە و لە خەو ڕاپەڕی. دوای کاتژمێرێک لە هێرشەکان و زانینی ئەنجامدەرەکەی، تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئێران پڕ بوون لە جەربڕینی خۆشی و شادی و نزای خاپوورکردنی توانە سەربازیەکانی ڕژێمەکە. جگە لە تاران، ئۆپەراسیۆنەکە 4 لۆکەیشنی لە عێراق و یەمەن و سووریاش دیاری کردبوو کە لە ماوەی کەمتر لە 20 خولەکدا خاپووری کردن. ڕاگەاندنی میلیشیا هاودەست و هاوئاوازەکانی ئێران و حەشت هاواریان لێ هەستا و بە تەکبیرکردن قەبارەی زەرەر و زیانەکانیان دیاری کرد. بەرپرسانی ئێرانی سەرەڕای فلیچکرانیان دەڵێن هێرشەکان زیانیان کەم بووە و سنووردار بوون و سیستەمی بەرگری وەڵامی موشەکەکانیان داوەتەوە، بەڵام دیمەنی ئاگرە فراوان و گەورەکانی بنکە سەربازیەکان شتی ترمان پێ دەڵێن. ئیسرائیلیەکان پێشتر بە فێڵێکی هەواڵگری دەسەڵاتدارانی ئێرانیان خەڵەتاندە بوو، کاتێک دزەیان بەو زانیاریانە کردبوو کە دەیگوت کام لۆکەیشن بردومان دەکرێت، بەڵام ئەمە پلانی غافڵکردنی پێدەگوترا، چونکە شەو سوپای ئیسرائیل شوێنەکانی گۆڕی. بەتایبەت ئیسرائیلیەکان چاویان لەسەر لە نێوبردننی ئەو شوێنانە بوو کە بووبوونە پێگەی زعجکردنی ئیسرائیل و ئەمریکا، وەکو بنکەی دروستکردنی درۆنەکان لە پارێزگای کرمان، بنکەی هەڵدانی موشک و سەکۆکانیان و سیستەمی بەرگری. تەنانەت دەگوترێ بارەگەی وەزارەتی بەرگریش کراوەتە ئامانج و تا ئێستا ئیسماعیل قاعانی دەنگ و ڕەنگێکی نییە. زانیاریەکان باس لەوە دەکەن کە لە ئاکامی ئەو هێرشانە 30 سەرباز و پلەباڵی سوپای پاسداران و ئیتڵاعات و چەند کەسێکی دیکە لە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران کوژراون. ئەمە جگە لەوەی وەک ئیهانەیەک ئیسرائیل موشکێکی ئاراستەی مەزاری ئیمام خومەینی کرد لە گۆڕستانی بەهەشتی زەهرا. ئەم هێرشانەی ئیسرائیل هەم وەڵامێک بوو بۆ ئەو هێرشە موشکیەی مانگێک بەر لە ئێستا ئێران لە تۆڵەی کوژرانی سەرکردە هاوئاوازەکانیان لە لوبنان ئەنجامیدا و هەم ئەمریکیەکان و جێگری سەرۆک کۆمار کامەلا هەریس ئاگادار کراوەتەوە و جارێ نازانرێت وەڵامی داهاتووی ئێرانیەکان چی دەبێت.